کەریم بۆ زانیاری زیاتر وریا سڵاوت لێبێت ئایا ئەمڕۆ خۆپیشاندان لە شاری هەڵەبجە هەیە؟ بەڵێ زرێبار لە ئێستادا خۆپیشاندان و کردبوونەوەی مامۆستایان و چین و توێژە جیاوازەکانی هەڵەبجە لە هەڵەبجە دەستی پێکردووە بۆ قسەکردنی زیاتر هاوشێوەی ڕۆژانە ڕابردووە ئالبەتە خۆپیشاندانەکەی ئەمڕۆ کە 22مین ڕۆژە دەستی پێکردووە بە ڕێستان و کوچی بەشداریتان لە خۆپیشاندانەی بێلایینیوە قساکەم دەربارەیە هەموو حیزبەکان زودی کەس قسە ناکەم هینی جەماوەند نەبێت باشێ یەکەم داواکەم لە جەماوەری کوردستان بەڕێزدان سڵاوەکەم لە هەموو شەهیدانی کورد و کوردستان داواکەم لە هەموو حیزبەکان جەماوەر ئەم ژیانە خەڵک ناڕوات بە ناوی ڕۆژەباوە بۆ کاین کە ڕۆژەبا ودی بەکەیان دەگەڵ کە با پرێگەمی ودی چەک و گوژێکم جایە مەیبە بەڵام داوا ئەکەین ئەمانە هەموو لاینێک بە انتخابات و بەس چوونەتە سەر حکم ئێمە زدی هیچ حیزبێنی داوا ئەکەم ئاڵوێڵێک بکرێت لە کوردستانە با کاک مەسعود بەد بکرێتە بێ بە ڕئیس جمهور با حکوومەتی هەرێم بگۆڕێت با یەکەتی بێت با پەرلەمان بچێتە شوێنی خۆی سپاس بۆ بەڕێزت وا دیارە لێرە گرژێک کەوتۆتە نێو خۆپیشاندان ژمارەیەک لە ڕێکخراوەی خۆپیشاندانەکە وایە بەنیازن کە کۆتایی بە خۆپیشاندانەکە بێنن بەڵام هەندێک لێرە ڕایان وایە کە بەردەوامی بە خۆپیشاندانەکە بدەن ئەمە 22مین ڕۆژە کە خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لێرە بەڕێوە دەچێت ژمارەیەک لە ڕێکخراوەی خۆپیشاندانەکە بڕیاریان نابوو کە ئەمڕۆ بە شێوەی دەنگدان لە نێو ڕیزی خۆپیشاندانەکەدا کۆتایی بە خۆپیشاندانەکە بێنن یاخود وای لێ بکرێت کە هەفتەی جارێک خۆپیشاندانەکە بەڕێوە بچێت بەڵام لە لایەکی تریشەوە ژمارەیەک لە خۆپیشاندانان پێیان وایە کە پێویستە بەردەوامی بە خۆپیشاندانەکان بدەن بۆ قسەکردنی زیاتر هەوڵ دەدەین بچینە لای هەندێک لە مامۆستایان و فەرمانبەران بەڕێستان وەکو چی بەشداریتان لەم خۆپیشاندانەدا کردو و تاکو کەی بەردەوام من وەک وەرتاکی کەم کۆمەڵگایە دژی ئەو زوڵم مستەمە هەر لە ئەوڵ ڕۆژەوە تومانە موچە لە ڕاستیا دروستە قوتی ئەو خەڵکەیە بەڵام بەشێکی بچووکی خۆپیشاندانەکەیە بەشە گەورەکەی پەیوەندی بە سیستمی سیاسی و نائادالەتی و نایەکسانی و ئەو کۆمەڵێکێش و موشکیلە سیاسیانی کە لە وڵاتەیە هەن بەردەوام بوون پەیوەندی بەڕای بۆ چوونی خەڵکەوە هەیە لە دڵی هەر کەسێک ئەم ناڕزایەتیانە بەردەوامە بن بەڵام پەیوەندی بەڕای گشتی خەڵکەکەەوە هەیە لە ڕاستیە بەتایبەت لە پارێزگای هەڵەبجە ئایانوێ بەردەوامی بن بە خۆپیشاندانەکان یان لە کاتێکا کۆتایی پێهێنن زرێبار ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت بەشێک لە دیمەنی خۆپیشاندانەکەی ئەمڕۆ بگوازێتەوە ژمارەیەک لە ڕێکخراوەی خۆپیشاندانەکە وەک پێشتر ئاماژەکرێدا ویستیان کۆتایی بە خۆپیشاندانەکە بێنن یاخود هەفتانە هەفتەی یەک ڕۆژ خۆپیشاندان ساز بکرێت بەڵام کەمێک پێشێستا قسە و گرژی کەوتە نێو ڕێکخراوەی خۆپیشاندانەکە ئەمە 22مین ڕۆژە خۆپیشاندانەکان لە هەڵەبجە بەردەوامی هەیە تاکو ئێستا نازانرێت ئەوان درێژە بە خۆپیشاندانەکان دەدەن یاخودنا لەگەڵەوەشدا ژمارەیەکی بەرچاو لە قوتابخانەکانی هەڵەبجە مامۆستایانیان بایکۆتیان شکاندووە چونەتە نێو هۆڵەکانی خوێندن بەڵام لەگەڵەوەشدا ژمارەیەک لە مامۆستایانی تر تاکو ئێستا بەردەوامن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن و ژمارەیەک لە فەرمانبەرانیش ئەوەی کە ئێمە قسە و باسمان لەگەڵا کردوون بڕیاریان داوە ڕۆژی دووشەمە لەگەڵ دەستپێکردنەوەی داوامی فەرمی بچنە نێو سەرکارەکەیان ئەمە زانیاریەکان بوو لەسەر خۆپیشاندانەکەی ئەمڕۆی هەڵەبجە وریا بە پێی زانیاریەکانی تۆ تاکەی بەردەوام دەبێت خۆپیشاندانەکە تاکو ئێستا ئەوەی کە ئێمە گوێمان لێ بوو بێ لە نێو خۆپیشاندانەکەدا دوو ڕێی جیاواز هەیە ژمارەیەکیان دەڵێن کۆتایی بە خۆپیشاندانەکان بێنن یاخود هەفتەی یەک ڕۆژ خۆپیشاندان ساز بکرێت بەڵام ژمارەیەکی تریشیان ڕایان وایە کە هەموو ڕۆژێک خۆپیشاندان بەردەوام بێت و بایکۆتکردن لە نێو دام و دەستگاکان و نێو قوتابخانەکان بەردەوامی هەبێت نەچنەوە سەرکارەکانیان ئەم دوو ڕاجیاوازە لە نێو ڕیزی خۆپیشاندانەکانی هەڵەبجە ئەمڕۆ دروست بووە لە پێشتریشدا پارێزگاری هەڵەبجە ئەوەی ڕاگەیاندبوو کە دەیەوێت بێتە نێو ڕیزی خۆپیشاندانەکان و داواکاری خۆپیشاندەران بەرز بکاتەوە بۆ حکوومەتی هەرێم و هەر دوێنێش تاکو دوێنێ
دوو وەزیری حکوومەتی هەرێم پێیان وەزیری ژینگە بوو بە ڕێکخراانی خۆپیشاندانەکەی ڕاگەیان بوو کە ئەو دەیەوێت بێتە نێو ڕیزی خۆپیشاندانەکان بۆ ئەوەی داواکاری خۆپیشاندانەکانی هەڵەبجە بەرز بکاتەوە بە حکوومەتی هەرێم بەڵام ڕێکخراانی خۆپیشاندانەکە ئەم شەو کۆبوونەوەیان کردووە بە وەزیرەکەیان ڕاگەیان بوو دوو وەزیریان ڕاگەیان بوو کە پێیان باش نییە بێنە نێو ڕیزی خۆپیشاندانەکان بە پارێزگاریشەوە تەنها ئەوەیە کە ئەوان لە ڕێگەی یاداشتێکەوە کە یاداشتە ئێستا لەبەردەستی منداە بەیاننامەیەکیان نووسیوە ئاڕاستی حکوومەتی هەرێمەکەن بۆ ئەوەی داخوازیەکانیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە تاوتوێ بێ و جێبەجێ بکرێت. بە کورتی یەک تۆز بەیاننامەکەمان بۆ ڕوون بکەیتەوە چی نووسراوە لە بەیاننامەکەدا؟ زرێبار لە بەیاننامەکە 8 خاڵە. یەکەم خاڵیان باز لەوە دەکات کە سەرکردایەتی سیاسی پێویستە بە شێوەیەکی مەبدەئی بنەمای دادپەروەری و کاتە پێوەرێک بۆ ئەوەی وڵات بەڕێوەبەرێ لەگەڵەوەشدا باز لەوە دەکەن کە پێویستە بیری تەسکی حیزبایەتی و دەستەگەرایی وەلا بنێن و لەگەڵەوەشدا لەسەر مەسەلەی دارایی باسی کێشەدارایەکانیان کردووە ململانەی نێوان سیاسیەکان بەهۆی کێشەدارایەکانەوە وەلا بنرێت و لە خاڵێکی تری بەیاننامەکەشدا باز لەوە دەکەن گۆڕانکاری ڕیشەیی و چاکسازی لە هەرێمدا بکرێت باسییان لە بابەتی دۆسی نەوت کردووە و هەندێک دۆسی پەیوەندیدار بە پارێزگای هەڵەبجەوە کە وەک پارێزگایەکی نوێ دووچاری وەک لە بەیاننامەکەدا ئاماژەیان پێکداوە کە دووچاری قەیران بووتەوە. ژمارەیەک خاڵن کە بەوردی لە بەیاننامەکەدا باسییان کردووە و داوا لەلایەنە سیاسیەکان دەکەن کە گفتوگۆ و کۆبوونەوەکانیان وەلانێنێن دەست بکەنەوە بە کۆبوونەوە و توێژکردن بۆ ئەوەی ئەو کێشە سیاسیانەی کە دووچاری هەرێم بۆتەوە چارەسەر بکرێت. لەگەڵەوەشدا باسییانەوە کردووە کە هەندێک باسییانەوە کردووە کە داواکارن تاکو و کۆتایی سەری ساڵی 2015 کێشەی موچە چارەسەر بکرێت ئەگەرنا بەوتەی خۆیان هەڵویستی بەردەوامی هاوشێوەی خۆپیشاندانەکانیان دەبێت. بەڵێ وریا هیچ هێزێکیان لە نێو خۆپیشانداناندا دەبینرێت؟ هەموو ڕۆژێک بەردەوام بین یان بیکەینە هەفتەی 2 ڕۆژ یا بیکەینە هەفتەی 1 ڕۆژ یا هەر تەواو بچینە ڕێماوە ئەوە بڕیاری وریا گوێت لێمە؟ زرێبار ئەگەر بکرێ پرسیارەکە دووبارەکەی تۆ چونکە سەڵتێکی زۆر بەرز لێرە هیچ هێزێکی ئەمنی لە نێو خۆپیشاندەراندا دەبینرێت؟ لێرە هیچ هێزێکی ئەمنی بەدی ناکرێت ئەمە 22مین ڕۆژەکە خۆپیشاندانەکان بەڕێوەچێ هیچ هێزێکی ئەمنی و پۆلیس ئاسایش لێرە بەدی ناکرێت تەنها ئەوەیە پۆلیسی هاتوچۆ ئەو ڕێگەی ئەو شوێنی کە خۆپیشاندەران بە شێوەی ڕێپێوان دێنە ئێرە فولکەی عومەری خاوەرەوەیە دێتە ئێرە تەنها ئەوەی پۆلیسی هاتوچۆ ڕێگەیان بۆ خۆش دەکات زۆر سپاس بۆ وریا حەمەکەریم پەیامنێرمان لە شاری هەڵەبجە لەگەڵمان و سپاس بۆ زانیاریەکانت.